چەکی کیمیایی چەکێک کورد مێژوێکی تاڵی لەگەڵدا هەیە و ئێستاش داعش ناو بەناو لە بەرامبەر هێزەکانی پێشمەرگە بەکاری دەهێنێت لە تازەترین بۆردومانی داعش بۆ سەرهێزەکانی پێشمەرگە لە مەحوەری گوێر لە گوندی ئەبوشیتە. داعش 7 گول لە هاوەنی ئاراستەی میحوەرەکە کردووە کە یەکێکیان مادەی کیمیایی تێدا بووە. بەو هۆیشەوە 6 پێشمەرگە بریندار بوون کە 5یان باری تەندروستیان جێگیرە و پێشمەرگەیەکشیان دەرزی دژە کیمیایی لێدراوە. هەرچەندە داعش تا ئێستا نزیکەی 10 جار چەکی کیمیایی دژی هێزەکانی پێشمەرگە بەکارهێناوە، بەڵام تا ئێستا وەزارەتی پێشمەرگە نەیتوانیوە وەک پێویست پێداویستی خۆپاراستن لە چەکی کیمیایی بۆ هێزەکانی پێشمەرگە دابین بکات. زانی چەند جار لە محوەری ئێمەش بەکارهێنەوە بەداخەوەنیمانە، یعنی ئەو پێداویستیانەمان نییە بۆ ئەوی خۆ لە چەکی کیمیاوی پارێزین. هەروەها بەڵام لەگەڵ ئەوەش بەڕاستی چەکێکی کیمیاویەکەی داعش ئەوەندە ئەکتیڤ نییە کە مەترسی و هەڕەشەی زۆر گەورە لەسەر ژیانی پێشمەرگە بێ، بەڵام پێشمەرگە بریندار دەکات. بەڵام پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە هەوڵدا ئەو پێداویستانە بۆ پێشمەرگە دابین بکات. لە ماوەی ڕابردوودا داعش لە میحوەرەکانی گوێر و مەخمور و شەنگال و بەنداوی مووسڵ چەکی کیمیاوی دژی هێزەکانی پێشمەرگە بەکارهێناوە. ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیاویش ئەوەی پشت ڕاست کردەوە کە داعش چەکی کیمیایی دژی پێشمەرگە بەکارهێناوە لە مانگی ئابی 2014دا. پێشتریش ستیڤن وارن وتەبێژی هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش ڕایگەیاند داعش چەکی کیمیایی بەدەستێنا و لە بۆردومانەکەی سەر ناحی تازە لە باشووری کەرکووک بەکاری هێناوە. دیارە ئەو پێداویستیانەی کە پێویست ئەکا بۆ هێزی پێشمەرگە دابین بکرێت، نەک هەر قیناع و بەعزێ پێداویستی بۆ چەکی کیمیایی، تەنانەت چەکی شەڕپێکردنیش وەکو پێویست نییە. ئەو پێداویستیانەی کە ئەخوازەیە بۆ شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لەلایەن هێزی پێشمەرگەوانەیە کەم و کورتی هەیە، چونکە هەرێمی کوردستان توانای دیاری کراوە نەتوانراوە خزمەتی هێزی پێشمەرگە بکرێ، نەتوانراوە بودجەی پێویستی بۆ دابین بکرێ، پێداویستەکانی بۆ دابین بکرێ. لە ماوەی هەفتەیەکدا ئەوە دووەم جارە داعش چەکی کیمیایی لە بەرامبەر هێزەکانی پێشمەرگە بەکاردەهێنێت کە پێنجشەممەی ڕابردوو بەهۆی ئاراستەکردنی چەند هاوەنێک کە مادەی کیمیاویان تێدا بوو بۆ سەنگەرەکانی پێشمەرگە لە میحوەری مەخمور 3 پێشمەرگە بریندار بوون کە دواتر یەکێکیان گیانی لەدەستدا. بەرزان مەلامین، NRT هەولێر.